بەهەندانی لایەنگرانی بۆ هێرشکردنە سەرتەلاری کۆنگرێس ئیدارەی دۆناڵد ترەمپ کەوتە بەرگوشاری یاسادانەران و ڕایگشتی ئەمریکا لە دوای بڵاوبوونەوەی زانیاریەکانی نووسینگەی لێکۆڵینەوەی فیدراڵی FBI کە ئاماژە بە بەرنامەی هێرشی چەکدارانی میلیشیاکانی لایەنگری ترەمپ دەکات بۆ سەر واشنتنی پایتەخت. ئەگەر لە پۆستەکەی دوور بخرێتەوە جارێکی دیکە شڵەژانی ئەمنی و سیاسی ناوەندەکانی بڕیاری ئەو وڵاتەی گرتەوە. باپی زانیاریەکانی FBI چەندین گروپی میلیشای چەکدار ڕۆژی هەفتەی کانونی دووەمیان بۆ هێرشکردنە سەر ناوەندە فیدراڵیەکانی پایتەخت دیاری کردووە ئەگەر ترامپ لە پۆستەکەی دوور بخرێتەوە. هەر بۆیە بەر لە مەراسیمی سوێن خواردنی سەرۆکی هەڵبژێردرا و جۆ بایدن زیاتر لە 15,000 پاسەوانی نیشتیمانی چوونەتە ناو واشنتنی پایتەخت و شوێنە گرنگەکانیان کۆنتڕۆڵ کردووە. چاوەڕوان دەکرێت لە دوای بانگێشتەکەی سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی نانسی پیلۆسی بۆ ئەندامانی کۆنگرێس بۆ ئامادەبوونی کۆبوونەوەی نوێ دەنگ لە سەر بڕیارێک بدرێت کە ئاڕاستەی مایک پێنسی جێگری سەرۆک دەکرێت تا بەپێی مادەی 25 دەستوری ئەمریکا سەرۆک ترامپ لە پۆستەکەی دوور بخاتەوە خۆی جێگەی بگرێتەوە. ئەگەر ناوبراویش لە ماوەی 24 ساعتدا ئەم بڕیارە جێبەجێ نەکات ئەوە لایحەی دادگای ترامپ بە تۆمەتیاندانی کاری تیرۆریستانە لە دژی کۆنگرێس پەسەند دەکرێت بۆ لادانی ناوبراو چونکە پیلۆسی پێی وایە مانەوەی کەسێکی ترسناکی وەکو ترامپ جێگەی متمانە نییە کە لە دواساتەکانی سەرۆکاتیدا ئەمریکا تووشی کارەساتێکی دڵتەزێن نەکات. با تایبەتی تا ئێستاش کلیلی نهێنی چەکی ئەتۆمی لەدەستدایە و بۆ هەیە بۆ تێکدانی قۆناغی سەرۆکاتی بایدن هەر کارێک بکات. مەترسی دیموکراتەکان لە هەڵسوکەوتە چاوەڕوان نەکراوەکانی ترەمپ و تیمەکەی لە جێگەی خۆیدایە چونکە بەڕەفتاریان دیارە دەیانەوێت کە قۆناغی سەرۆکاتی بایدن نوقمی قەیران بکەن بۆەوەی کە ناوبراو نەتوانێت بە سانایی کارەکانی ئەنجام بدات. بۆ نمونە زیاتر گوشارخستنە سەر ئێران لە کوشتنی زانای ئەتۆمی موحسن فەخریزادە و ناردنی چەندین جارەی فڕۆکەی استراتیژی B-52 بۆ سەر ناوچەی کەندا و ڕێگری ترامپ لە چوونە دەرەوەی کەشتی فڕۆکاڵگری نیمیتری لە ناوچەی دەریاوانی پێنجەم و بەردەوامی سەپاندنی پانۆڕامای گوشارەکانی سەرتاران و ناساندنی حوسیەکان بە تیرۆریست لە کاتێکدا دوای 20 ساڵ لە جەنگ وە بە تیرۆر ناساندنی تالیبان ڕێکەوتنی ئاشتی لەگەڵ واژۆکردن. هەروەها دوای 4 ساڵ لە دەسەڵات بۆ خۆڵکردنەوەی قەیران لەگەڵ کوبا ئەو وڵاتان خستە سەر لیستی تیرۆر لابردنی هەموو ئەو لەمپەرانەی کە ئەمریکا پێشتر گرتبوونیە بەر بۆ ڕاگرتنی هاوسەنگی لەگەڵ چین وەکو سنووردارکردنی فرۆشتنی چەکی استراتیژی بە تایوان کە حکوومەتی چینی کۆمەنیستی تووڕە کرد و ڕایگەیاند کە هەڵوێستی تایبەت و توند لە دژی ئەم بڕیارە دەگرنە بەر. هەموو ئەم بڕیارانە بۆ ئەوەیە کە 100 ڕۆژی یەکەمی سەرۆکاتی بایدن با سەرکەوتووی تێپەڕ نەبێت. بەڵام دیموکراتەکانیش دانەوێت لە دواساتەکانی سەرۆکاتی ترەمپدا بەم شێوەیە سزای ناوبراو بدەن کە هیچ دەستکەوتێکی سیاسی و مادی و کۆمەڵاتی سەرۆکی پێشووی نەمێنێت و بۆ جارێکی دیکە نەتوانێت خۆی کاندید بۆ هیچ پۆستێکی سیاسی ئەمریکا بکاتەوە.